ئەی چی وای کردووە هەندێک گەنج لە تەمەنی بیستەکانیانە مێشکیان ئەوە نەخراپە؟ بەڕێزان کۆمەڵی شت وای کردووە. یەکێک لەوانە زۆر خەفەت خواردن. زۆر خەفەت خواردن زۆر غەڵەتە. یعنی تۆ جارێ هێشتا لە چاو تەمەنێکی کەسێکە کە 80 ساڵت تۆ هێشتا جارێ مناڵی هێشتا لە دنیا تێنەگەشتووی. هیوا هەیە لە 40 ساڵیە فەقیر و قەرزار و داماو بووە، لە پەنجاکانە ملیۆنێر بووە. هیوا هەیە لە 30 ساڵیە گریاوە بەدەزەوەی مێشکی وەری ناگرێت، کەچی لە ئاخیرەکانی پیریان مهمترین کتێبی نووسیوە. تۆ هێشتا سەرەتاتە بووە بێ هیوابی و ڕەشبین. ئەمە یەکەم ئەم بێهیوای و ڕەشبینی و قسەی سلبی یەکیشکە لەو شتانەی کە وا ئەکا زەرەرێکی گەورە ئەیا لە مێشکت. قسەی سلبیە. قسەی سلبی چییە؟ ئەڵێ وەڵاهی من لە بیرکاریە مێشکم نایکە، ئەمە زۆر زۆر خراپە. یا ئەڵێ مەسەلەن من لە هەموو شتێکا من لە باشم لە تێگەشتنا، کەچی لە لەبەرکردنا خراپ. ئەم قسانە مەکە کە تۆ ئەم قسە ئەەکەی ڕێگر ئەبی لە هەڵبەستنی پارچەکانی مێشکت لەناو. کەواتە خەفەت خواردن قسەی غەڵەت. پاشان چەندێک تۆ بیر لە شتەکەیتەوە. ئێستا هیوا هەیە لە تەمەنی 20ە ئیتر هەر بیری لای ئەوەیە چۆن پارە پەیاکەم، چۆن ژن بێنم، چۆن نازانم ببم بە خاوەنێکی، چۆن سیارەیە بکڕم، چۆن مۆبایلەکەم بگۆڕم. باشە ئەمە هی ئەوە نییە تۆ هەموو هەدەفی ژیانت ئەوە بێ. ئەوە بینوسە کەس ڕێی لەوە نەگرتووە و زۆر زۆر باشی شەکی بیر لەوە بکەیتەوە. بەڵام پێویست ناکە بیرکردنەوەکانت لە دەرچوون بێ لە واقع. ئێمە دوو جۆر بیرکردنەوەمان هەیە. بیرکردنەوەیەکمان هەیە کە ئیسفادەی هەیە، بیرکردنەوەیەکمان هەیە بۆ ئەوەی ڕزگارێ بێ لە واقع. گەنجێکی ئەتەوێ ژیانێکی خۆشترە دەبێت، بەڵام ژیان ناخۆشە، بە دڵە نییە. ئەچی چیەکەی؟ ئەچی پاڵەکەی بۆ خۆ داڵغەیەکی خۆش، فیلمێکی خۆش دروستەکەی، پێوترێ ئەحلام اليقظة. باشە ئەم ئەحلام اليقظەیە چییە؟ daydreaming یعنی تۆ خەبەری تو خەو نەبینی. ئەم خەون بینینە بۆ ئەوەیە ڕزگارێ بێ لە واقع. واقعێک هەیە زۆر ناخۆشە، ئەتوێت لی ڕزگارێ بێ، ئەچی داڵغە لێ تر لە داڵغەکە تا ئەبی بە شازادە، ئەبی بە سەرۆک، ئەبی بە ملیۆنێر، ئەبی بە وەزیر. ئەم خەیاڵە هەدەف نییە، ئەم خەیاڵە بیرکردنەوەی باش نییە. ئەم خەیاڵت تەنها بۆ ئەوی تۆزێ وەکو دەرزیکی بەنج بی لە خۆ تۆزێ خۆ بەنجکەی لەو ناخۆشیە بیتە دەرەوە. بێ بزانی ئەم خەیاڵی ئیسفادەی نییە. بەڵام حەلەکە چییە؟ حەلەکە ئەوەیە کە تۆ دانیشی پلان و بەرنامە بۆ خۆت بنووسی و پشت بەخوا ببەستی بگەڕی تا ڕێگەی بۆ دۆزیتەوە. من هەرچی چاکم کردووە باوەڕ کە وتویان نەمەیت. ئێستا بیرەکەم چوون بخوێنم وتیان بۆ بخوێن، چوم ئیشم کردوتیان کورەوە کەی ئیشم کردووە وتویان ئاوا ئیشی باش، دوایی زەرەرم کرد. شتم کڕیوە وتیانە ئافرین، دوایی سەیرەکەم بە دەفتەر زەرەرم کرد. خۆی 3 دەفتەرم پێیاوە، دوایی بۆ بە دەفتەرنی. کەواتە بیرکردنەوەی خەڵک حسێب نییە، ئەبێت تۆ خۆ پلان و بەرنامی خۆتێ هەبێت و لەسەر ئەوە بەردەوام. ئێستا بیرکەرەوە خەفەت خواردنی زۆر، قسەی خەڵەت، خەیاڵ پڵاو، ئەمانە مێشکی تۆی جەنجاڵ کردووە. مەجال نایە مێشکت ئامادە ببێ بۆ عیلم، بۆ فێربوون. پاشان ئەوەی ئەتوانێت کاریگەریەکی باشی هەبێ بەڕێزان تەقوایە. واتقوا الله. اینجا چی؟ ويعلمكم. ئەگەر تەقوای خوات هەبێ خوا خۆی فێر دەکا، خوا خۆی عەقڵ ئەکاتەوە. ئەمە شتێکە زۆربەی خەڵک هەڵە تێگەشتووە، جوان لەمە تێنەگەشتووە. تەقوا چییە؟ تەقوا ئەوەیە کە تۆ لە ڕۆژانە لە ژیانتا حساب بۆ خوا بکەیت و لەگەڵ خوا بژیت. ماوەیەک وا بکە بزانە چەندێک گۆڕانکاری گەورە لە ژیانتا ڕوایە.